ئەڵقەی زیکرە چێژی ئیمان دەوای دارون ئارامی گیان لەژێر فەرمایشتی خدای متعال سبحانه وتعالى وەرزی دووەمی پەیامی دڵان خدای یار بێ بەردەوامە بێ. من عمل سيئة فلا يجزى هەڵبژاردننی هاوڕێی باش لە ژیانە هاوڕێی باش لەسەر ژیانی مرۆڤەکانە زۆر دەوری هەیە. کوڕم برازام ئامۆزام ئەگەر داوات کرد بەس لە خوا داوا بکە ها داوا لە خەڵکی درمەکە هەڵە بەخوا هەر خۆی وایە چا نابێ نا ئەگەر ئینسان درکی کرد هەڵەی هەیە و قەناعەتی کرد کە هەڵەی هەیە لە شخصیاتیە و لە ئەخلاقیاتیە ئەتوانێت چاشی بکە. مامۆستا دکتۆر خالدی برام ئەمەش هەموو برامن دەرێ نەکو برێەوە لەو مامۆستا خالد گوتت برام نەتگوت مامۆستا ڕێبار و مامۆستا برام ماشەڵڵا گەورە لە جاتی بە سێشت ئێمە ئەتوانین ڕێز بە ساڵات چوانە بگرین. هەر کەس ئەم سێی هەبوو کەواتە فەرمانەکەی خوا و پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام جێبەجێ کردووە. سەر شتەنە لە دنیاە تەنها ئیسلام ئەتوانێت چارەسەریان بکە. یەک لەوانە عنسوریەت، دووەمینیان مەسئلەی تریاک، سێمینیان مەسئلەی خێزان. دڵەگەر مەفتونی دانەی خاڵەکەی سەرگۆنەتە خۆمەسیری پارچەمی داوی بەڵاتم ڕۆحەکەم واللهی لە هەر کۆمەلگایەکە پیاو باشی تیا بۆ ئەو کۆمەلگایە کۆمەلگایەکی سەلیم و تەندروستە. ئایا بزانین بە ساڵات چوان چێن لە ڕێگەی ئایپاد و مۆبایلەوە پێچەوانەکەی ڕاستە کە منداڵەکانی ئێمە لە بەردەم جیهانێکی مەترسیدار ئەڵێم لە دوکانی کێ لای ئەو مامەلەکەی با بە قۆڵبڕیەوەکەوە نییە لە دنیا. ئەمن کەفیلم خوا قەسرەشی لە دەوروبەری بەهەشتێ بداتێ لۆ ئەو کەسەی واز لە مناقەشە بینی ئەگەر لەسەر حەقیش بێ. سوێن بە گەورەیەتی خۆ ئەوەی کە یەک جار سوژدەی بەڕاستی بۆ من ببێ شوێنی سوژدەکەیم نەسووتاندووە. خی گەورە سوبحانەه وتەعالە مرۆڤی بەجێنشین دانایە لەسەر زەوی نەک بە هۆکاری بڵاوکردنەوەی خراپە لەسەر زەوی. خاوەن زۆترین گۆڕانکاری لە ژیانە کردبێتی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام لە دنیادا لە قیامەتیشا کەس مەرتەبەی لەو گەورەتر نییە. محرابێ بۆ یادی خودا پەنجەرەیەک ڕوو لە هودا دەرفەتێک بۆ